نوزادر برانا بويا سبلاني لعابي سيدا ويبويا سبلانا برخوم للدما مار مرابي مار مران هوليلوك أولي ما نجيب ورا قال خمرة قال جوانا قال كرنجينا درم هوليرا وليرا ولا لسري قرات لابن باجرة قەڵای هەولێر و مێژوە دێرینەکەی لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە تایبەتە. ئەمڕۆ ئێمە لە پیرە قەڵای هەولێری. ئەم شارە لە سەرەتای مێژووەوە ناوی هاتوو یەکێکە لە شارە هەرە دێرینەکانی نەکەر کوردستان بەڵکو جیهانیش. سەرڕایەوە ئێمە زۆرینەمان بەگشتی ئاشنای مێژوو فەرهەنگی دەوڵەمەندی ئەم شار و قەڵایەنی. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵێک دەدەین بە ئامانجی تێگەیشتێکی باشتر لەو بابەتە. پێش ئەوەی کە بچینە سەربابەتی مێژوو و فەرهەنگی ئەم شارە با قسە لەسەر ناوەکەی بکەین. لە ناو خۆماندا هەندێک جار دەڵێن کە ناوەکە لە هەوە لێرە هاتووە بە مانای ئەوە لێرە. ئەم بۆچوونە و هاوشێوەکانی زیاتر قسەی ناو خەڵکن وەک لە توێژینەوەی زانستی. بۆ تێگەیشتن لە ناوەکان دەبێت بگەڕێینەوە بۆ زمانە دێرینەکان و سەرەتای تۆماری ناوەکە لە مێژوودا و لەوێ بەوێک لای بکەینەوە. دەبێت ئەوە بزانرێت کاوڵی نازانستی هاوشێوەی هەوە لێرە پێشتردراوە. نزیکی 2000 ساڵ لەمەوبەر یەکەم کەس لە مێژوودا کە بناسرێت و هەوڵی لێکدانەوەی ناوەکەی دابێت مێژوونووسی یۆنانی سرابۆیە کە دەڵێت هەولێر شوێنێکی نیشتەجێی گرنگە و دەڵێن کە لەلایەن ئەربیلۆسی ئەسمۆنیۆ دروستکراوە. ئەسمۆنیا لە یۆنانە و سرابۆ ناوی هەولێر دەگەڕێنێتەوە بۆ کەسێکی یۆنانی. بە دڵنیایی ناوەکە یۆنانی نییە لەبەرەوەی کە هەزاران ساڵ پێش دەرکەوتنی یۆنانیەکان تۆماری هەیە. وەک نەتەوەیەکی نوێی ناوچەکە یۆنانیەکان ئەو کاتویستیانە بڵێن لە یۆنانیۆ هاتووە. لە ڕاستیدا ئاشووریەکانیش پێش یۆنانیەکان هەوڵێکی هاوشێوەیان داوە بە ئامانجی گۆڕینی ناوەکە و ماناکەی. ئەوانیش ویستویانە کە مانایەکی هاوشێوەی پێبدەن و کردویانە بە ئاربائیلۆ بە مانای چوار خوداوەند. ئەم ئەگەرش بەشێکی بەرچاوی توێژەران بە هەوڵی بە ئاشووریکردنی ناوەکەی دادەنێن لەبەرەوەی کە ناوەکە پێشبوونی ئاشووریەکان هەبووە و جیاواز لە شێوە ئاشووریەکەی تۆمارکراوە. ڕیزبەندی قۆناغەکانی مێژووی تۆماری ناوی شارەکە لە سەرەتاوە بەم شێوەیە. یەکەم جار لە مێژوودا نزیکی 4334 ساڵ لەمەوبەر لە دەقی ئیبلای ئەکەدیدا ئاماژەی پێکراوە بە شێوەی ئوربیلوم. دواتر لە دەقی سۆمەریدا بە شێوەی ئوربیلوم نزیکی 2100 ساڵ لەمەوبەر ناوی هاتووە. ئاشووریەکان ناوەکەیان کردووە بە ئەربائیل بۆ ئەوەی کە بیگۆڕن بە ناوێکی ئاشووری. لە دەقی فارسەکان لە بێستون ناوەکە نزیک بۆتەوە لە کوردیەکەی ئەمڕۆ لە نزیکەی 2547 ساڵ لەمەوبەر بە شێوەی ئەربەیرا تۆمارکراوە. سەرڕای ئەو گۆڕانکاریانە لە ناوەکەدا بەڵام مانای ناوەکە لە ڕێگای زمانی سۆمەریەوە دەکەوێتە ڕوو. ناوەکە بە پێی یەکەم تۆماری پێک هاتووە لە ئور بیل لەگەڵ بەشی پاشگری شوێنە و بەشێک نییە لە ناوەکە، واتە ناوەکە بریتە لە ئوربیل. بەشی ئور مانای شوێنیان شارە و وشەی بیل مانای بەرزکردنەوە دەدات لە سۆمەریدا. جگەل لە بەرزکردنەوە مانای لقی نوێ و چەکەرش دەدات. ئەمڕۆ بە شێوەی پل مانای لقی باریک لە کوردیدا دەدات. واتە ناوەکە هەمووی بە سۆمەری مانای شوێن شاری بەرزبووە دەدات کە دواتریش بە شێوەی نزیکی سۆمەری ئور یاخود ئارباڵا دەردەکرێت. دیسان ئەوەش لەبەر ئەوەی کەوشەی باڵا لە زمانی سۆمەریدا هاوشێوەی بل مانای بەرزکردنەوە دەدات و لەگەڵ سروشتی شارەکەدا دەگونجێت. لە ڕاستیدا ئەگەر بە کوردی ئەمڕۆژ بنووسین ئارباڵا واتە مانای شار یا شوێنی بەرز ئەو بە زمانی کوردیش هەمان مانای سۆمەریەکەی هەیە
کە وەکو ئاماژەمان پێکرد شار یا شوێنی بەرزە کەواتە بە هەردوو شوێ کۆنەکەی ئوربیل و ئورباڵا لە زمانی سۆمەریدا هەر مانای شاری بەرزیان بەرز بۆ دەدات. لەگەڵ تێبەربوونی کاتدا لەبەرەوەی کورد خەڵکی ڕەسەنی شارەکە بوون، ناوەکە لە زمانی کوردیدا هەندێک پیتی سواوە و ئەربێلا یاخود ئوربیل کراوە بە هەربێلا. لەبەرەوەی کە کورد پێش و دوا بە هەندێک پیتی ناوەکان دەکات، بۆ نمونە بەرف دەکرێتە بەفر. بەو شێوە هەربێل سەرەتا کراوە بە هەروێڵ و ئەمجا بەهۆی جێگۆرجەی پیتەوە کراوە بە هەولێر. کەواتە ناوە یونانی و ئاشوریەکە سەرچاوە مێژویەکان پشتگیری ناکەن و ناوەکە کوردی سۆمەریە و زیاتر ئەگەری ئەوەی هێکەمانای شوێن شاری بەرز بووە یان بەرزکراوە بدات. ئێمە هەتاکو ئێستا ئاماژەمان بە ناوی شاری هەولێر کرد، بەڵامە بێ بیرمان نەچێت هەولێریەکێ لە شارە دەگمەنەکانی جیهانە کە لە 6 بۆ 1000 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەردەوام خەڵکی تێداژیاوە. هەل لەبەر ئەوە بوو کە لە ساڵی 2014دا وەک میراتی جیهانی یۆنسکۆ تۆمار کرا. لەبەرەوە زۆر گرنگە کە ئاشنای مێژوەکەشی بین. بەپێی هەندێک سەرچاوە لە 7 بۆ 6000 ساڵی ڕابردوودا شوێنی قەڵای هەولێر بەڵگەی نیشتەجێبوونی مرۆڤی تێدا بوو و ئەگەر قۆناغەکانی ئەو مێژووە ڕیزبەند بکەین بەم شێوەیە دەبێت. 1500 بۆ 6000 ساڵ سەرەتاکانی چالاکی و نیشتەجێبوونی مرۆڤ دۆزراوەتەوە. لەبەرەوەی کە نووسین هێشتا نەبووە تەنها بەڵگەی شوێنەواریان بەجێشتووە. 6000 هەتاوەکو 4334 ساڵ لەمەوبەر سەردەمی ئوروک ئەو سەردەما نووسین سەرەتای بوو، بەڵام هێشتا ناوی هەولێر تۆمار نەکرابوو. 4334 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار لە دەقی ئیبلای ئەکەدیدا ئاماژە بە نامەبەرێ دەکات کە چووە بۆ هەولێر. ئیبلا لە خوار حەلەب بووە لە سووریای ئەمڕۆدا، واتە ئەو کاتە پەیوەندی هەولێر تا ئەوێ ڕۆشتووە. نزیکی 4200 ساڵ لەمەوبەر شارەکە لە ژێر دەسەڵاتی هوریەکاندا بوو و حکومڕانەکەی ناوی نیری شوها بوو. ئەو کات گوتیەکان هێرشیان کردوتە سەر شارەکە و لە دەقێکدا ئاماژیان بەوە کردووە. لە نزیکی 4100 ساڵ لەمەوبەر پاشای سۆمەری شوڵگی شارەکەی وێران کرد و ئەم مارسین دواتر کردیە بەشێک لە ئیمپراتۆریەتی سۆمەری و بەو شێوەیە مایەوە هەتاوەکو 4400 ساڵ لەمەوبەر. ئەمجا ئاشوریەکان بە سەرکردایەتی شەبشی عەداد گرتیان و خستیانە ژێر دەستیانەوە. دواتر توروکیەکان لە ئاشوریەکانیان وەرگرتەوە و دیسانەوە هەولێر سربەخۆ بووە. دوای ئەوە لە نزیکی 3500 ساڵ لەمەوبەرەوە هەولێر کەوتەوە دەست میتانیەکان. بەگشتی هەولێر خەڵکەکەی لە سەرەتای مێژووە باو باپیرانی کورد بوون. چەندین خەڵکی نوێ هاتوون، بەڵام زۆرینە هەر بە کوردی مابوونەوە. ئەمجا شارەکە کەوتەوە ژێر دەسەڵاتی ئاشوریەکان هەتاوەکو سەدەی حەوتەمی زاینی کە مادەکان هەولێر و زۆربەی شارەکانی کوردستانیان گرتەوە. حکمی مادەکان بەردەوام بوو هەتاوەکو نزیکی ساڵی 550 پێشزاین. دواتر فارسەکان مادەکانیان شکاند و ناوچەکان خستە ژێر دەستی خۆیان، بەڵام بۆ مێژوو حکمی فارسەکان ماوەیەکی زۆر درێژ نەبوو. ئەمە سەرەتایە بوو سەبارەت هەولێر هەتاوەکو ڕوخانی مادەکان. بەڵام ئێمە کاتێک دەڵێن کە لە سەرەتای مێژووە خەڵکی سەرەکی ئەم شارە هەولێر کورد بووە، هەر لە خۆمانەوە ناڵێن، بەڵکو سەرچاوەکان ئەومان پێ دەڵێت. بۆ نمونە دوای ڕوخانی مادەکان لەلایەن فارسەکانەوە چەندین سەرکردەی کوردی مات سەرکردایەتی بەرهەڵستیان لە دژی فارسەکان دەست پێ کرد بوو. ئێمە لەم بەرنامە کورتەدا ناتوانین ئاماژە بە هەموو ئەوانە بکەین، بەڵام ئاماژە بە پادشایەکی کوردی مات دەکەین کە پەیوەستە بە قەڵای هەولێرەوە. وردەکاری ئەم ڕووداوە لە دەقی بێستون کە لە زمانی داریوشی پاشای فارسەکانەوە نووسراوە ئاماژەی پێکراوە. لەو دەقەدا ئاماژە بە پاشایی سەگەرتی دەکات. سەگەرتیان ناوچەیەک بووە لە کوردستان و هەندێک دەڵێن لە دەوروبەری زاگرۆسە و بەگشتی ئاماژە بە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت. ڕووداوەکە
لە ساڵی 522 پێشزایندا تۆمار کراوە و واتە 2547 ساڵ لەمەوبەر. دواتر داریوش سوپایی ناردۆتە سەر ئەم پاشا کووردە و گرتویانە و لە قەڵای هەولێردا بە هەڵواسراوی دانراوە بۆ ترسانی خەڵکەکە. ئەم پاشایە جگەلەوەی خۆی بنەوەی کەی خەسرەوی پاشای مادداناوە، بەڵام ناوە بنەچە مادیەکەشی هەموو کوردێکی ئەمڕۆ لی تێدەکات. چیسەران تەخمە سەرچاوە زمانەوانیە ئەکادیمیەکان بەم شێوەی خوارەوە ڕوونی دەکەنەوە. ناوەکە پێک هاتووە لە 3 بەش: چیسرا لەگەڵ ئان لەگەڵ تەخمە. بەشی یەکەم کە بە شێوەی چەسەرەش دەخوێنرێتەوە بە مانای سەجەرەی کوردی دێت و ئان ئامرازە و تەخمەلای مادەکان مانای ئازا بەهێزی هەبووە. ئەمڕۆ لە کوردینەدا بە شێوەی تۆکمە ماوە بە مانای تونند و تۆڵ و بەهێز. لە ڕاستیدا ئەو سەردەمە شێوە ئیلامیەکەی هەمان ناو نزیکتر لە کوردی ئەمڕۆ و دەبێتە زیتوران تەکمە، کە لای ئەوان زیتوران مانای سەجەران و تەخمەی مادی لای ئیلامیەکان بووە بە تەکمە و ئەمڕۆ تۆکمێ. ناوەکە وەک ناوێکی مادی تۆمار کراوە و ماناکەی دەبێتە لە سەجەرێکی بەهێز یاخود ئازا و ئەمڕۆ لە کوردیدا ناوی سەجەران تۆکمە ماناکەی دەبێتە لە سەجەرێکی تۆکمە یاخود بەهێز. وەک ئاماژەمان پێکرد بەپێی دەقەکە ئەم پاشایە خۆی بنەوەی کەی خەسرەوی مادی داناوە و دیارە دەسەڵاتەکەی لە هەولێردا بووە بۆیە هەلوێش لە سێدارە درراوە. ئەو لە دەقەکەدا گوتوێتی نەوەی کەی خەسرەوی مادە و پاشای سەگەردە. سەگەرد پێدەچێت سەرگەتی هەورامان بێت و ناوەکەی گۆڕابێت. کورجێ گۆرچێ بە پید دەکات و لەگەڵ کاتدا بووە بە سەرگەت. واتە پاشای هەولێری سەگەرتی نزیکەی 2547 ساڵ لەمەوبەر ناوەکەی کوردی مادی بووە و خۆشی گەڕاندۆتەوە بۆ پاشایەکی مەزنی باو باپیرانی مات کەی خەسرەوە. کەواتە هەر دڵداری شاعیر نییە کە دەڵێت ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخسرەوین، بەڵکو بەڕاستی لە تۆماری مێژوویدا پاشایەکی کوردی مات زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر بە ناوی سەجەران تۆکمە ئەویش گوتوێتی من پاچام و نەوەی ماد و کەیخسرەوم. هەر لەسەر ئەوەش دواتر لە قەڵای هەولێردا کراوە بەداردا. دوای کوژانی پاشای مات سەجەران تۆکمە نازانێت چێ ڕاستەوخۆ حکومڕانی هەولێر بووە، بەڵام باڵا دەستی فارسەکان لە ناوچەکەدا ماوەیەکی کەمی خایان بە بەراورد بە مێژووی دێرینی ئەم ناوچێ. لەبەرەوەی دوای نزیکی 200 ساڵ یۆنانیەکان بە سەرکردایەتی ئەسکەندەری مەسیدۆنی و لە ساڵی 330 پێشزایندا فارسەکانیان لە دەرەوەی هەولێردا شکاند و سەردەمێکی نوێی مێژووی ناوچەکە دەستی پێکرد. لە ساڵی 330 پێشزاین ئەسکەندەری مەسیدۆنی لە دەرەوەی هەولێر لە شوێنێک کە هێشتا جێی مشتومڕە سوپای فارسەکانی شکاند. ئەو جەنگەیەکێک لە جەنگە هەرە گرنگەکانی مێژووە لەبەرەوەی بەریەککەوتنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بوو لەو شوێنەدا. لەو جەنگەدا سەرڕای گەورەی سوپای فارسەکان، بەڵام ئەسکەندەر سوپاکەی شکاندن. بەو جۆرە شەڕی نزیک هەولێر بوو بە سەرەتای شکاندنی فارسەکان و چیتر ئەوان نەیانتوانی هەڵبستنەوە. ئەسکەندەر شاری هەولێری گرت و لەوێەوە بەردەوام بوو، دواتر کۆتایی بەتەسەڵاتی فارسەکان هێنرا. ئیتر سەردەمی حکمی سلوکی یاخود سلوقی یۆنانیەکان دەستی پێکرد. هەولێر بۆ ماوەیەک لەژێر دەسەڵاتی یۆنانیدا بووە وەک بەشێک لە وڵاتی هەزەبان. وردەکاری ئەو سەردەمە نازانرێت، بەڵام لە سەدەی دووهەمی پێشزاینەوە وردە ناوی پاشا هەزەبانی کوردەکان لە هەولێر دەردەکەوێت. هەزەبانیەکان حکومڕانی گرنگی هەولێر بوون و پاشماوەی پەیکەر و دراوی پاشاکانیان هەتاوەکو ئەمڕۆ ماون. یەکەم پاشا کە بناسرێت و لە هەولێردا حکومڕانی کردبێت عەبدیسەر بووە کە لە سەدەی دووهەمی پێشزایندا حکومڕانی کردووە. ئەو بەردە هەڵکەنراوەی نزیک هەریر ئەوە نیگاری هەڵکەنراوی ئەو پاشا کوردێ. ئەو پاشایە دراویشی لێداوە و وێنەی خۆی لەسەر دراوەکە زۆر ڕوونترە لەوەی چیاکە، بە تایبەت کە ئەوەی چیاکە بەداخەوە دەستی شێوانی پێگەیشتووە. دوای عەبدیسەر ئەردەکار حکمی کردووە. ئەمجا ئێزدی یەکەم حکومڕانی کردووە، بەڵام شتێکی ئەوتۆ سەبارەت ئەو دوو پاشایە نازانێت. دوای ئەوان منوبازی یەکەم و هێلەنای هەزەبانی شاژن
نزیکی 2000 ساڵ لەمەوبەر حکومڕان بوو. ئەمە وێنەی دراوی مەنوبازی یەکەمە کە لە هەولێردا لێدراوە. دوای کۆچی دوایی مەنوبازی یەکەم ئێزدی دووهەمی کوڕی بوو بە حکومڕان. ئێز لەگەڵ هێلەنای دایکیدا بەیەکەوە لە هەولێردا حکومڕان بوو. دەوڵەتی هەزەبانی لە سای دەسەڵاتی ئەواندا زۆر بەهێز بوو، لە سەرچاوەکاندا ئاماژە بە وردەکاری دەوڵەتەکە و کێشمەکێشیان لەگەڵ ڕۆم و عەجەم کراوە. لەو سەردەمەدا و لەو پەڕی دەسەڵاتیاندا بەشێکی بە مەبەستی فراوانکردی دەسەڵاتیان بەرەو ئیسرائیل ئەوان بڕیاریاندا ئاینەکان بگۆڕن و بچنە سەر ئاینی جوو. ئەو کات ئاینی کریستیان و ئیسلام هێشتا پەیدا نەبوو بوون. بەو جۆرە ئێزدی دووهەم و مەنوبازی دووهەمی برای لەگەڵ هێلەنای دایکیان چوونە سەر ئاینی جوو. دەوڵەتی کوردی هەزەوانی کە پایتەختەکەی هەولێر بووە دەوڵەتێکی زۆر بەهێز بووە. بە تایبەت لە سەدەی یەکەمی زاینیەوە لە هەولێرەوە دەسەڵاتیان هەتاوەکو ئیسرائیل دەڕۆیشت و ئەم ڕۆژ پاشماوەی کۆشکی ئەو بنەماڵەیە لە شاری ئۆرشەلیم یاخود قودس ماوە. تەنانەت گۆڕی پاشا هەزەبانیە کوردەکان کە لە دایکبووی هەولێرن بووە بە مەزارگەیشی گرنگی ئاینی بۆ جووەکان و ئەوان وەک پاشای خۆیان مامەڵی لە تەکدا دەکەن. بەڵام شان بەشانی ئەو هەلومەرجە ئاینێکی نوێ هاتە ناوچەکە کە ئاینی کریسیان بوو. بەهۆی گرنگی شاری هەولێرەوە هەر لە سەرەتاوە هەوڵ دراوە کە ئاینەکەی تێدا بڵاوکرێتەوە. لە سەرەتایی بڵاوکردنەوەی ئاینی کریسیان و لە سەدەی یەکەمی زاینیەوە ئاینی کریسیان هێنراوەتە ناوچەی هەولێر و یەکێک لە کەسایەتیە ناسراوەکانی ئاینەکە بە ناوی مارماری خۆی بە پێی خۆی هاتۆتە ناو شاری هەولێر. واتە بە پێی سەرچاوە کریسیانەکان مارماری یەکەم کەسە کە بناغی ئاینەکەی لە هەولێردا داناوە. کەسایەتی کریسیان مارماری نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بە کوڕی کەسایەتیەکی سەربازی دەکات لە کۆڕی پاشای هەولێر کە لەو سەردەمەدا ناوی قاردەوەی بووە کە شێوەی ئارامی ناوی کورد یاخود کوردەیە. واتە 2000 ساڵ لەمەوبەر منداڵێک لە هەولێردا بە کووردە ناونراوە. دوای پێکهێنانی کۆمەڵگەیەک لە پەیڕەوانی ئاینەکە و دروستکردنی کڵێسا لە شارەکەدا ئیتر قەشە بۆ شارەکە دادەنرێت. وردەکاری کڵێسا و کەسایەتیەکانی ناوهەولێر لە پەرتووکێکدا نووسراوە. ئەم پەرتووکە بە زمانی ئارامی لە سەدەی شەشەمدا نووسراوە، بەڵام ڕووداوەکانی سەدەی یەکەم هەتاوەکو سەدەی شەشەم ئاماژە پێدەکەن. بەپێی ئەم پەرتووکە یەکەم قەشەی هەولێر ناوی پاکیزەیە، دواتریش ناوی چەندین کەسایەتی گرنگ لە ئاینەکەدا لە شارەکەدا هاتووە. ئەم پەرتووکە جگە لە ڕووداوەکانی پەیوەست بە ئاینەکە ڕووداوی گرنگی هەولێر و دەوروبەری دەخاتە ڕوو. ئەم ئاینە لەژێر سایی حکومڕانی هەزەبانیەکانی هەولێردا بەردەوام بووە. ئەوان لە کاتێکدا لە سەدەی یەکەمدا دەسەڵاتیان تا ئیسرائیل دەگەیشت و تەنانەت پشێویان بۆ ڕۆمەکان لە میسردا دروست کرده بوو، بەڵام لە دوای سەدەی سێهەمەوە دەسەڵاتیان کەس بوو. سەرڕایەوە لە حکومڕانی خۆیان مابوونەوە. بەگشتی بۆ چەند سەدەیەک وردەکاری حکومڕانیان ڕوون نییە، بەڵام لە سەدەی چوارمدا پاشایان بەناوی مارقەداخ دەبێتە کریسیان. بوونی ئەو بە کریسیان کە ئەو کات ئاینی دەوڵەتی ڕۆمیش دەبێتە هۆی دروستبوونی کێشە لە نێوان هەزەبانی و ساسانیەکاندا. دواتر سوپای ساسانی هێرشی دەکەنە سەر و لە دەرەوەی هەولێر لە قەڵایەکدا دەکوژرێت. چیرۆکی ئەم پاشا کریسیانە پەرتووکێکی دێرینی لەسەر و ئەمڕۆ کڵێسایەک و خوێندنگەیەک لە هەولێر بە ناویەوە هەیە. ئامانجی ئەم بەرنامەیە مێژووی هەولێر بوو، بەڵام بێ قسەکردن لەسەر هەزەبانیەکان ناتوانین مێژووی هەولێر بنووسین، لەبەرەوەی ئەوان حکومڕانی سەرەکی شارەکە بوون و ئەم شارە هەولێر پایتەختیان بووە. سەرڕایەوە بۆ سەردەمێک لە پێش ئیسلام و لە سەرەتای ئیسلامدا بەهۆی نەبوونی سەرچاوە ناتوانین شتێکی ئەوتۆ لەسەر مێژویان بڵێین. لە دوای ئاینی کریسیان و لە سەدەی حەودەمی زاینیەوە ئەمجا ئاینی ئیسلام هاتوۆتە شارەکە. لە سەرەتای ئیسلامدا شتێکی ئەوتۆ سەبارەت هەولێر نازانرێت و هەواڵی هەزەبانەکانیش نییە، بەڵام دواتر وردە
هەواڵی میرە هەزەبانیەکان وەک حکومڕانی هەولێر لە سەرچاوەکاندا دەردەکەوێت. بەڵام ئەبێ ئەومان بیر نەچێت کە تیرەی ڕەوادی سەلاحەدینی ئەیوبی بەشێک بووە لە هۆزی گەورەی هەزەبانی هەولێر. هیچ بنەماڵێک هێندەی هەزەبانیەکان ڕۆڵیان لە مێژووی شاری هەولێردا نەبووە. ئەم نەماڵێ لە سەدەی دووهەمی پێشزاینەوە واتە 2200 ساڵ لەمەوبەرەوە حکومڕانی شارەکە بوون. بەهۆی ئەو بنەچە دێرینەوە دوای ماوەیەک لە هاتنی ئیسلام بۆ ناوچەکە هەزەبانیەکان دەسەڵاتیان وەرگرتوتەوە و دیسانەوە لە هەولێرەوە حکومڕانیان کردووە. سەرچاوەکان پێمان ناڵن کە ئایا هەمان نەماڵی هەزەبانی بوون، بەڵام ئەوەی کە ڕوونە هەر هەمان ناویان هەبووە بە درێژایی ئەو ماوەیە. سەرڕایەوە کە ئەوان چیتر نەیان دەتوانی هاوشێوەی هەزەبانیە دێرینەکان کە لە سەدەی یەکەمدا کاریگەوری گەورەیان لە ڕووداوەکانی ناوچەکەدا هەبوو، بەڵام لە هەولێر تامۆسڵ و ئازربایجان هێشتا کاریگەریان مابوو. بنەماڵی هەزەبانەکانی هەولێر لە سەردەمی ئیسلامدا چەندین میری گەورەیان ناوی لە سەرچاوەکاندا هاتووە و ئەوان هاوشێوەی باپیرانیان لە پێش ئیسلامدا لە دوای ئیسلامیش دراوی خۆیان هەبوو و چەندین دراوی جیاوازیان دۆزراوەتەوە. زۆر جار دەگوترێت هەموو ڕێگایەک دەچێتەوە بانە، بەڵام بۆ هەولێر هەموو باسێکی مێژووی شارەکە دەچێتەوە سەر هەزەبانیەکان. ئەوەش لەبەرەوەی ئەوان گەورەترین کاریگەریان لەسەر شارەکە هەبوو و بۆ درێژترین ماوە حکومڕان بوون. لەبەرەوە سەرڕای ئەو هەموو میر و دەسەڵاتداری بنەماڵەکە کە لە سەرچاوەکاندا ناویان هاتووە، ئەم بنەماڵەیە بە تایبەت و هەولێر بە گشتی چەندین کەسایەتی تری جیاوازی هێناوەتەکایە. یەکێک لە میرانی هەزەبانیەکان کە ناوی ئەبوو هیجای هەزەبانی بووە مێژوونووس و زانا بووە. ئەو ناوی تەواوی میر عیزەدین محەممەدی کوڕی ئەبی هیجای کوڕی محەممەدی هەزەبانی هەولێری بووە. ئەو جگەلەوەی کە لە میرانی ئەو بنەماڵێ بووە، بەڵام کەسێکی خوێندەوار و نووسەر و مێژوونووس بووە. ئەو لە ساڵی 1223دا لەدایک بووە و دواتر لەژێر سایی مەملوکەکاندا لە ساڵی 1285دا دەبێتە والی شام و هەل لەو پێگەیەدا دەمێنێتەوە هەتاوەکو کۆچی دوایی لە ساڵی 1301. ئەم میرە کووردە مێژوونووسە پەرتوشێکی نووسیوە کە بە تاریخ ئەبی هیجا دەناسێت. لەوێدا ئەو مێژووی لە سەرەتای ئیسلامەوە تا نزیکی سەردەمی خۆی گێڕاوەتەوە. جگە لە هەموو ڕووداوەکانی ناو پەرتوکەکەی هەندێک زانیاری تایبەت لەسەر بنەماڵەکەی خۆی هەزەبانیەکان و کۆتایی دەسەڵاتیان لە هەولێردا دەخاتە ڕوو کە لە شوێنی تر نابینرێت. ئەو بنەچەی پادشایانی هەزەبانی دەگەڕێنێتەوە بۆ پادشایەکی ئەفسانەی بە ناوی جوڵەندی کوڕی کورکور. جوڵەندی پادشایەکی ئەفسانەی و جگە لە قەڵایەک لە نزیک دوکان لە پارێزگای سلێمانی، ئەو بەیتێکی تایبەت بە ناویەوە لە ناو کوردەواریدا هەیە بە ناوی بەیتی جوڵەندی، واتە ئەبی هیجا پاشای ئەفسانەی جوڵەندی بە پاشای باو باپیران دادەنێت. جگە لەوەش ئاماژە بۆ دەکات کە هەزەبانیەکان لە پەرتووکی ئاینیدا باسکراون. لە ڕاستیدا هەرچەندە و ئاەتی قورئان دەهێنێتەوە بۆ پشڕاستکردنەوەی بۆچوونەکەی، بەڵام هەزەبانیەکان لە قورئاندا ڕاستەوخۆ باز نەکراون و هەندێک لە تەفسیرەکانی قورئان دەڵێن مەبەست لە ئاەتەکەی قورئان جوڵەندیە. ئەوەش بێ ئەوەی کە جوڵەندی پاشای ئەفسانەی باوپیرانی ئەوان ڕاستەوخۆ ناوی لە قورئاندا هاتبێت. دیارە ئەم بابەتە دەماودەم وەک قسە گێڕاوەتەوە و گوتراوەکە لە پەرتووکی ئاینیدا باسکراون، لەبەرەوەی کە پاشای دێرینی پێش ئیسلامیان مەنوباس لە پەرتووکی ئاینی جوەکاندا وەک پاشایەکی بەخشندە ئاماژەی پێکراوە. واتە قسەکانی ئەبی هیجا بنەچێکی مێژوویە. دواتر ئەو ئاماژە بە دوابەهێزترین میری هەزەبانیەکان دەکات بە ناوی ئەبوو هیجای کوڕی ئەبی عەلی مۆسەک کوڕی ئاکۆی هەزەبانی خاوەنی هەولێر. دوای ئەوەی کە بەشێکی زۆری تەرخان دەکات بۆ وەسفی ئەم میرە کووردە، ئەمجا دەڵێت کە لە دوای خۆی کوڕەکەی کە ناوی حەسەن شەهابەدینی هەسەبانی بوو، هات و ئیتر
تورکەکان لە ساڵی 1225دا هەولێریان گرت و کۆتایی بە حکمی هەزەبانیەکان هات. بەو جۆرە دوای چەندین سەدە لە حکومڕانی هەزەبانیەکان کۆتایی بە دەسەڵاتیان دێت لە هەولێردا. بەڵام بەهۆی کاریگەری بنەماڵەکە لە ناوچەکەدا میرەکانیان لە شوێنی جیاوازدا دەردەکەون. وەک بینیمان هەزەبانیەکان 2200 ساڵ لەمەوبەر لە هەولێردا دراویان لێدا و ئەوان بەردەوام حکومڕانی هەولێر بوون. بەڵام وەک پێشتر ئاماژەمان پێکرد تیرەی ماڵی سەلاحەدین ئەیوبی تیرەی ڕەوادی بەشێک بووە لە هۆزی گەورەی هەزەبانی و دایکی سەلاحەدینی ئەیوبیش خاتوونێکی هەزەبانی بووە، واتە پەیوەندی خزمەتی لەگەڵ هەولێردا هەبووە. دواتر ئەم پەیوەندیە لە ناو دەوڵەتی ئەیوبیدا ڕنگ دەداتەوە. لە ڕابردوودا خزمەتی و هۆز لە ناو کووردا بابەتێکی گرنگ بوو لە ڕاستیدا تا ئەم ڕۆژ کاریگەری ماوە. بەڵام هۆکار هەر خزمەتیەکە نەبووە بۆ ئەو پەیوەندیە، بەڵکو ڕۆڵی هەزەبانیەکانی هەولێر بووە لە ناوچەکەدا لە ئازەربایجانەوە هەتاوەکو میسر. بۆ نمونە سەلاحەدین ئەیوبی دوای ئەوەی کە میسری گرتە دەست قازیەکی کوردی هەولێری شافعی هەزەبانی دانا بە ناوی سەدردین کوڕی دەربازی هەزەبانی. هەروەها والی قودس یاخود ئۆرشەلیم بە هەمان شێوە میرێکی هەزەبانی کوردی هەولێری دانا. ئەو میرە کووردە لە سەردەمێکی گرنگ بوو دوای گرتنی شارەکە لە خاچپەرستەکان ئەو ڕۆڵە گرنگی پێسپێردراوە. پەیوەندیەکە هێندە گرنگ بووە، چەندی شاعر لە هەولێرەوە چوونەتە دیوەخانی بنەماڵەی ئەیوبیەکان. لەوانە سەلاحی هەولێری کە لە لای پاشای ئەیوبی ئەشرەف و کامل بووە، عەلی کوڕی عوسمانی هەولێری کە لە لای پاشا ناسری ئەیوبی بووە، عەبدولعەزیزی کوڕی عوسمانی غەزاری کە بە گشتی لای ئەیوبیەکان نایی هاتووە، ڕەشوانی کوڕی مەنسوور کە لە خزمەتی پاشا عادلی ئەیوبیدا بووە، سلێمانی کوڕی بنەیمانی هەولێری کە ئەویش لای ناسر یوسف بووە، خشتەرینی کوڕی تەلیل کوڕی ئەبی هیجای هەولێری. پەیوەندی ئەیوبیەکان هێندە بەهێز بووە کە گۆرانی بێژی هەولێریشیان لە تەک خۆیان بردووە. بۆ نمونە ئەبوو عەباسی هەزەبانی کوردی هەولێری کە بە سەلاحەدینی هەولێری ناسراو بووە، ئەو گۆرانی بۆ پاشا مەغیزی کوڕی عادلی ئەیوبی گوتووە کاتێکە لە هەولێر بوو و دواتریش لەگەڵ خۆی بردوێتی بۆ میسر. ئەمە ئەوە نیشان دەدات تێکەڵی ئەیوبیەکان لەگەڵ هەولێر لە هەموو ڕوویەکی ئاینی، سەربازی، بەڕێوەبردن و تەنانەت مۆسیقا و گۆرانیشدا بوو. لە ڕاستیدا بەشداری هەولێرەکان لە دەوڵەتی ئەیوبیدا پێویستی بە بەرنامەی تایبەتە بۆ ئەوەی کە زۆر لایەنی شاراوەی بخرێتە ڕوو. وەک دەبینرێت هەولێریەکان ڕۆڵی بەرچاویان لە دەوڵەتی ئەیوبیدا هەبووە، بەڵام ئەم ڕۆڵی هەولێریەکان بە گشتی و هەزەبانیەکان بە تایبەتی هەر تایبەت نەبوو بە دەوڵەتی ئەیوبی، بەڵکو لە بواری جیاواز و سەردەمی جیاوازدا ئەو ڕۆڵە بەدی دەکرێت و خوێندەواری لە شارەکەدا لە ئاستێکی باڵادا بووە. هەولێریەکان لە چەندین شاری گەورەی ناوچەکە کاریگەریان هەبووە. بۆ نمونە ئەبوو هیجای مێژونووس والی دیمەشق بووە. ئەو هاوڕێی کەسێکی تری هەولێری بووە لە دیمەشق کە بە عیزی نابینا یاخود عیزی زەریر دەناسێت. عیزی هەولێری فەیلسوف و زانا بوو و چەندین خەڵک لە دیمەشق وەک ئەو داڵی زانست ڕوویان لەو زانا کووردە هەولێریە کردووە. پەیوەندی ئەم دوو کەسایەتی هەولێریە لە دیمەشقدا هێندە بەهێز بووە تا دوا هەناسەی عیزی نابینا میر ئەبوو هیجای هەولێری لە تەکیدا بوو و دواتریش بە چەند دێڕە شێعرێکی عەرەبی لاوان دوێتیەوە و کۆتا قسەکانی ئەم فەیلسوفە کوردەی تۆمار کردووە. هەروەها بنەماڵەی ئیبن خەلکان خەڵکی گوندی خەلکانی نزیک جوندیان بوون. ئیبن خەلکان خەڵکی ئەو گوندێ و خۆی و باوکی دوو کەسی زانا بوون. پەرتووکە بەناو بانگەکەی گرنگترین سەرچاوەی کەسایەتیەکانی سەردەمی ئیسلامە. ئەوە جگە لەوەی کە ماوەیەک یاریدەدەری قازی مسر و دواتریش قاسی گەورەی شام بوو. شارەکە چەندین کەسایەتی گرنگی لە بواری جیاوازدا هێناوە تەکایەوە. بۆ نمونە بواری مۆسیقا. لە ڕاستیدا پێش سەردەمی وەهابی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مۆسیقا لە زۆر لە حوجرەکانی ناوچەکەدا وەک زانست دەخوێنرا. تەنانەت مۆسیقا وەک جۆرێک لە چارەسەری پزیشکیش مامەڵی لە تەکدا دەکرا. هەولێریش ئەم زانستی تێدا خوێنراوە و کەسایەتی لە بوارەکەدا هەبووە. لەوانە
ئیبن خەتیبی هەولێری کە کەسایەتیەکی یاسایی زمانەوانی و شاعیر و مۆزیکناز بوو. ئیبن خەتیب بەرهەمی تایبەتی لە بواری مۆسیقادا نووسیوە. هەروەها محەممەدی کوڕی عەبدوڵڵای هەولێری کە ئاوازدانەر بووە و هاوڕێی بن خەلکان بوو. ئاوازدانەرێکی تری هەولێری ناوی هاتووە بە ناوی سەدەقەی کوڕی محەممەد کە بە ئەبوو بڕی هەولێری ناسرا بوو. ئاواز و گۆرانیەکانی ئەم زانا کووردە لەلایەن خەڵکی ترەوە خوازراوە و گوتراوەتەوە. ئەو گۆرانی بێش و شاعیر و نووسەر بوو لە ساڵی 1211دا کۆچی دوایی کردووە. ئیبن خەلکان ئاماژە بە شوجاعی کوڕی جوبرائیل کوڕی ئاوانی دەکات کە دەنگی هێندە خۆش و کاریگەر بووە. بە قسەی ئیبن خەلکان یەکێک لە گوێگرانی لە هۆش خۆی چووە و دواتر مردووە. ئەم ڕووداوە لە ساڵی 1223دا ڕوویداوە. هەولێر جگەلەوەی کە شارێکی دێرین بووە، ناوەندێکی فەرهەنگی گرنگیش بوو. چەندین کەسایەتی گەورەی کورد و ناوچەکە سەردانیان کردووە. هەر لە مەغریبەوە تاکو ئێرانی ئەمڕۆ کەسایەتی ناودار هاتوون لەوێ ژیاون، یان وانەیان خوێندووە یان وانەیان گوتۆتەوە. ناوهێنانی کەسایەتیە مەزنەکانی ئەم شارە لەوانەیە چەندین بەرنامە و پەرتووکی بوێت. تەنها لە بەشی چوارەمی پەرتووکەکەی مجەمع الآداب في معجم الألقابی ئیبن فوتیدا ناوی 22 کەسایەتی هاتووە کە نازانی هەولێریان لە تەک ناوەکەیاندا داناوە. خەڵکی شارەکە لە ڕابردوودا ئەهلی زانین و زانست بوون. زانای کورد ئیبن و مستەوفی کە لە ساڵی 1969دا لە هەولێر لەدایک بوو، ئێستاکە پەیکەرەکەی لە شاری هەولێرە، لە پەرتووکەکەیدا تاریخ ئەربل واخەتە مێژووی هەولێر زۆر ڕووی ئەو ڕابردوو و کەسایەتیەکانی شارەکە دەخاتە ڕوو. ئەو هەولێرێکمان پێدەناسێنێت کە ناوەندێکی زانستی و فەرهەنگی سەردەمی خۆی بووە. وەک دەبینرێت هەولێر مێژوویەکی دەوڵەمەندی هەیە و ئەم تایبەتمەندیە کە هەولێر جودا دەکاتەوە لە زۆر شاری بەناوبانگی ئەمڕۆ. بەڵام لە کاتێکدا ئەم شارە بەناوبانگانە هەر یەکە و تایبەتمەندی خۆی خستۆتە ڕوو. پرسیارەکە ئەوەیە ئایا هەولێر توانوێتی ئەو مێژوو فەرهەنگە دەوڵەمەندە دێرینەی بخاتە ڕوو؟ بە درێژای ئەم بەرنامەیە ئەوەی کە ڕوون بووە ئەوەیە کە هەولێر یەکێک لە شارە هەرە دێرینەکانە کە لە نزیک 7000 ساڵی ڕابردوودا ژیانی تێدا بوو. بەشێک لەو مێژووی پێش سەردەمی نووسینە، بەڵام دوایی چەند سەدە لە داهێنانی نووسین ناوی هەولێر وەک شارێکی گرنگی ناوچەکە لە سەرچاوەکاندا دەرکەوتووە. بە تایبەتی لە قۆناغی هەزەبانەکاندا کە لە سەدەی دووهەمی پێرزاینەوە دەست پێ دەکات، مێژوویەکی ڕوون و پاڵپشکراوی بە بەڵگەی هەمەجۆر هەیە، وەک دەقی مێژووی و پەیکەر و دراو. بەڵام ئەگەر ئەمڕۆ بێیتە ناو شاری هەولێر، دەبینیت کە بینای بەرز و هەمەڕەنگ و شەقامی فراوان و شارێکی گەورە دەبینیت و هیچ گومانێکی لەوەدا نییە. بەڵام هەولێر لەو بوارەدا هەرچی هەوڵ بدات ناتوانێت کێبڕکێ لەگەڵ شارە ناودارەکان بکات. ئەوەی کە هەولێر دەتوانێت پێشی هەمویان بداتەوە تێیدا مێژوە دێرینەکەیتی. بەڵام ئایا ئەو بەرگە مێژی و فەرهەنگی دەوڵەمەندەی ئەم شارە لە هیچ لایەنێکی ئەم شارەدا دەردەکەوێت؟ وەڵامەکە بەدڵنیایی نەخێرە. ئەوەی کە ئەمڕۆ هەولێر پێویستێتی ناسنامەکەی خۆیەتی. ئەو ناسنامە مێژویە دەوڵەمەندە بە هیچ شێوێک نە لە شارەکە بەدی دەکرێت نە خەڵکی هەولێر و کوردستان پێیاشنان. هەولێر بۆ ئەوەی کە ناسنامە مێژویە دەوڵەمەندەکەی وەربگرێتەوە، دەبێت ئەو مێژوو فەرهەنگە دەوڵەمەندەی خۆی بکرێتەوە بەبەر شارەکەدا. دەبێت هەزەبانەکان لە هەموو سوچێکی ئەم شارەدا بەدی بکرێن. ئەم قەڵای هەولێرە گەر مۆزەخانەیەکی تایبەتی بۆ هەزەبانەکان تێدا نەبێت، مانای قەڵای هەولێری نامێنێت. ئەو بنەماڵی کە بە درێژایی 1300 ساڵی ئەم شارە ناویان هاتووە، دەبێت لە هەموو لایەنێکی ئەم شارەدا بوونیان هەبێت. دەبێت پاشای کورد سەجەران تۆکما کە 2547 ساڵ لەموبەر خۆی بنەوەی مات کەیخوسرە و دانا و لەم شارەدا لە سێدارە درراوە، پەیکەرێکی بۆ دروست کرێت و هەموو منداڵێکی ئەم شارە چیرۆکەکەی بزانن. دەبێت من و باز و هێرەنایی شاژنی دایکی کە مێژوویەکی پڕشکۆیان بۆ هەزەبانیەکان و هەولێر دروست کردووە، ئەم شارە پەیکەرێکیان بۆ دروست بکاتەوە و سوپاسیان بکات و بە خۆیان و بە جیهانیان بناسێنێتەوە. ناکرێت جیهان
هێلێنای هەزەبانی بناسێت و هەولێر و کوردستان نەیناسن. دەبێت ئیبن خەلکانی زانای لە دایکبوونی ئەم شارە کە جیهان دەیناسێت لێرە پەیکەرێکی بۆ دروست بکرێت و ژیان و کاریگەریەکانی بە خۆمان و بە خەڵک بناسرێتەوە. دەبێت یەکەم قەشەی ئەم شارە پاکیزە و ئیبن خەتیبی هەولێری مۆسیقاناس و سەدان کەسایەتی هەولێر ببنەوە بە بەشێک لە ناسنامەی ئەم شارە. بناغی مێژوو فەرهەنگی هەولێر ئەوان دایانناوە. هەولێری ئەمڕۆ بۆ ئەوەی ببێتەوە بەو پیرە هەولێری کە هەبوو و هەیە دەبێت ئەو ڕاستیە مێژویە بکرێتەوە بەبەری و لە هەموو بوارێکدا بەرجەستە ببێتەوە. دەنا پیرە هەولێری دێرین تەنها شارێکی گەورەی بێڕۆح و دابڕاو لە مێژوو فەرهەنگی دەوڵەمەندی خۆی دەمێنێتەوە. ئەم بەرنمەیە ئەوەی دووپات کردەوە کە هەولێر یەکێک لە شارە هەرە دێرینەکانی جیهانە و لە نزیکی 1000 ساڵی ڕابردوودا بەردەوام خەڵکی تێداژیاوە. ناوی شارەکە بە شێوەکانی ئوربیل یاخود ئورباڵا بە زمانەکانی سۆمەری کوردی هەر مانای شاری بەرز یاخود بەرزکراوە دەدەن. هەولێر هەر ناوەکەی نییە کە کوردیە، بەڵکو کوردیبوونی لە هەموو ڕوویەکی ترۆ دەکەوێتە ڕوو. بۆ نمونە زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر وەکو پێشتر ئاماژەمان پێکرد، پاشای کوردیمات سەجەران تۆکمە ویستوێتی دەسەڵات بۆ کورد وەربگرێتەوە و دواتر لەم شارەدا لەلایەن فارسەکانەوە لە داردراوە. ئامانجی ئەم پادشا مادە کووردە گەڕانەوەی دەسەڵات بووە بۆ کورد لە دەست فارسە ئەخمینیەکان. نەوزادەرە برانە بەویە سبلانێ لە ئاوی سەیداوای بەوێ سبلانە برێ خۆم لەدەما مارمێرا بیمارمێران هەولێرۆک ئەوەلی مانجی بوارە گەلە خەمرە گەلە جوانە گەلە کرەنجینە دەرێم هەولێرە ولێرە وەلا لە سەری قەراتە لە بنی بازێرە. وەکو لەم بەرنمەیەدا بینرات هەولێر مێژوویەکی دەوڵەمەندی هەیە. سەرڕایەوە کرۆک و بەشی گرنگی ئەو مێژووە پەیوەستە بە هەزەبانیەکانەوە کە درێژترین ماوە حکومڕان بوون و گەورەترین کاریگەریان لەسەر مێژووی ئەم شارە هەبوو. بەڵام بەداخەوە لە هیچ شوێنێکی ئەم شارەدا هەزەبانەکان حزوریان نییە و هێشتا زۆری نەمان هەزەبانیەکان ناناسی. بۆ ئەوەی هەولێر مانای پێ بدرێتەوە دەبێت ئەو بەرگە فەرهەنگیە مێژوویە دەوڵەمەندە جارێکی تر کرێتەوە بەبەریە. دەنا هەولێر هەر شارێکی گەورەی بێڕۆح و بێجان دەمێنێتەوە و نەکوردخۆی و نەجیهانیش ئەم شارە دێرینە دەوڵەمەندە ناناسێتەوە. بەرنامەی خۆناسین ئامانجی خۆناسینە، ئەوەش بە شێوەی ئەوەی کە هەبووین و هەین بێ زیاد و بێکەم. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.